حالتان بازم خوش هستم بخیر نگاه ویدیو نمی‌کنم منچی 5 گرم ولاتانه کتایی من بکیت طبعا تأخیر می‌کنم بلام تبایی بزنیم که سعر کن زوز داره بند تأخیر کن زارو بعد هول دادن منچ دهاتی در وسطی من بکیت یعنی نانی من کی دایدم إن شاء الله استاج دست پیدا کن استاج پیشنهاد فیصل دینی رگه کاری خانم دیدیرانه او مجموعه جمعی کرده جمعی آنی ناکی کردیت چند 5000 داشکانی با کردیه با کپسی سری پیشتری چند بود 15000 بوا است سری میشه 5000 ببند خودم بگینه بود بچه کمی ده بدستیا بود تو ایتکا بله دیگه هر با سری دویتن دیار میاد آن نگیرم اونجا چیزو بین باش شده لب خودم گمشی راقیه یعنی اون ناکی گمشی خوشه آرپیزی یابانیه گمکا نخکشی زور گنجاوا یعنی لو هرزان که بدز ناکی گمی کپس سجشنی بروی نداره کاکر دانی باشه اینجا کاک اسماعیل بخیر بی او با 20000 بالا کپسه 25000 اوان 20000 بالا نام تویکا او 25000 کپسه کپس 35000 35000 فابشته مانه با 35000 کپس بالا دستی دوی با 35000 4000 او دورانه بالا EPS5 15000 گرانترا بالا The last was party PS5 55000 Little Hope 3000 او 35000 Elden Ring 35000 Man of Medan 3000 Dragon Ball Dragon Ball ka 25000 Assassin's Assassin kan 15 تا 20 نو یکی با 25000 Valhalla بالا Witcher بتسندیم The Witcher 20000 Alan Wake Alan Wake 250 Ark بتسندیم Ark با 30000 Ghost Ghost با 20000 Vampire Vampire ka 20000 Fallout بتسندیم Fallout با 15000 Sniper Sniper با 20000 Assassin's Creed kanal götürdü 15000 بالا Red Dead 25000 Revolution ka 25000 Last of Us 15000 Partoy 25000 بالا Modern kanı yani kapitän böyle 15 نویکانش 30 Modern Warfare 2 کش با 6000 بالا GMC'de bulmayı او با 15000 Alta او با 15 Resident Evil kan Resident Evil کان 15 تا 30000 Battlefield بتسندیم Battlefield 15000 بی او با 15000 Metro kan بتسندیم جان Metro مترو یکا با 25000 نویکا دکرو 15000 15 Yakıt بتسندیم یک با 10000 Destrani دستراندینگ 15000 Friday the Night فرایدی نایت او با 20000 Wolfenstein ولفشتاین یکا با 15000 Borderlands 15000 Line Isolation 15 FIFA قديمة خارج 10000 بالا بسیار برایزی ساجا پیشانگاه کار میرن سانگاه امی کلاسی کان شای ایکس بوکس و پلیستیشن 2 او سی دی میدیا کۆپیانیان هەیە ئەو دەستکانە شانە بۆ هاتیە ئەسلینە هەموو زمان یەک مانجی دەگەرە سعرەکانیان چەندە؟ ئەویان بە 10000 ئەی لەگەرە تو بێتم لە بەناوی تو بە 8000 بخۆی بە 10000 بەناوی مەبێتم بە 8000 دەبات هەناتی بلوتوزەکانی کەواتیدا زمان ماگە چی دەدەن بلوتوز و هەردووچ بۆندە؟ نا بەس ئەوان بلوتوزەکەش بە 8000 بلوتوزەکەش بە 8000 زۆر چاکە دێرانەژە هاردی پلیستیشن دویان هینایە 99 320 گیگەیە ئێستاکە ئەو ڕقم تەلەفۆنەکەمانە
ئەوەش تیکتۆکەکەمان هەنۆ شۆژ یاری بە قوتی تێدایە هەموو جوندەکانی شش. تێدایە ئەوش کەمشاکە جوندەکانی هەر هەموو تێدایە کۆڵ ئۆف دیتەکان هەموو گەمە حربیەکان و دیڤڵ مایکرای مایکرای فیفا فیفا. ستریت GTA وانێ ئەم تێدا گۆدۆڤارەکان 16 گیگایە بە هەردووچیان بێ بەڵێ. سەقەتە دیعایەکەشیان نابردرێ هەموو شتێکی ینی مەزبوطە گەمەکە سەقەتی شتیوار عەف درایڤەریش تێدایە جیتلیە کیلزۆنە ئەو گەمانە جوندەکان بە قوتەکان هەموو لەناو ئەو هاردەیدا هەیە ئەو پلەیستێشن دووەکانیشیانەکە هەیەیان بە فلاشیان هەیە بە سیدیان هەیە بە ئەنواعی هەیتیان ئەو جیازانە پلەیستێشن دوانە فلاشە هەشیانە لە هەمان شکلی بە سیدیش بیش دەکاتن هەتان لە بۆ شتان چاکەنەوەی کە پێشتر سیدی بۆ دەتانێ بکەنە فلاش هەمووی دەکەن ساری پلەیستێشن دووەکان چەندە؟ ئێستا کە بە 45 45,000 هەر گەمەشتان بێ لە بۆ نافلاشی لە بۆتان دادەنێت وەرزانترین نرخ HDMI-شیان دەهاتەوە هی پلەیستێشن 2 کە دەیکاتە HD شاشەکەی بە نرخی فەکەی ئەویان بە 8,000 بە 8,000 HDMI-ەکە ئێرە شەر سیدێکتان بێ بە کۆپی لە بۆتانی دروست دەکەن ئەگەر نەشیان بی ئەگەر هەرشیان بتن بتان بیبن هێرانە لە بۆ پلەیستێشن 2 Xbox 360 هەرچی گەمەکتان بێتن هەیە هەروە گەمەکانی سیگاشیان هەیە نێسیان هەیە لە بۆ وار و شتەکانیش AV و هەشتێکی جیازە قەدیمەکان هاویست دەکەنتان بەردەستی بکەنە دەستی عادی پلەیستێشن چاریشیان هەیە یانی تیجاری لەگە ئەسڵیشیان هەیە دەستی 2 کاک ئیسماعیل ئێستا کە ئەوەمان لاتەوە سوپەر ماریۆی مینیە دەستکە چی لەگەڵە دەتوانی بکەیتە دوو نەفەری دوو زمانی تێدایە چینی و ئینگلیزی ئێستا 400 یاری تێدایە یاریە کۆنەکان ئەوەش سوپەر ماریۆکێ دەتوانین بە سلێکت دەکەینە دوو نەفەری و یەک نەفەری ئەوە دەستکی یەکەمە ئەوەش دەستکی دووەمە دەدرێتە تەلەڤزۆنیش ڕامبۆیکەش تێدایە 400 گەمەی قەدیمەکان تێدایە دەدرێتە تەلەڤزۆنش بە 5 ڕەنجی جیاوازیش لامان دەست دەکەوێت دەستەکانتان خۆش سەژە پێشانگە هێژاری نێرانە ساری PS5 بە چەندە؟ PS5 $490 یابانی $490 یابانی نەدی ئەوروپیەکەی سارە؟ ئەوروپیەکەی $530 $530 360 بە چەندە؟ 360 مستعملی ئێرە 115,000 ئەوروپی 130,000 زۆر چاکە لە بۆ PS4 ساری ئەوڕۆ؟ PS4 سلیم 285,000 285 دەدی فات 230,000 پرۆتان هەیە؟ پرۆمان نییە ئەوش تقریبان 350,000 350 ئەدی Xbox One بە چەندی ئەوڕۆ؟ Xbox One فات بە 165,000 160 بەڵێ ئێستاکەشی بوویتە 270,000 یەک تێڕە زۆر چاکە سارەکانە دەهەستا لەگە مانج پێشتر فەرقەشی کردیە جیازەکان بەعامیان ساریان هەستایە لە بۆ گەمەکان بادەست بکەین ئەو ناکی بە چەندە؟ ئۆنیناکی بە کەپسی 20,000 دراگۆن بۆل زینەڤەرس 2 دراگۆن بۆل 2 بە 35,000 کەرس ئەو بمانە 15,000 ئەو ڕێزە بەکانی بگەشتی ئەو ڕێزە بە کاملی زۆربەی هەرە زۆری بە کەپسی بە 15,000 تێیدا بە 20 هەندێک ئەوانە تۆحفەنە دراگۆن بۆڵەکەیە ئەو گەمەیتکەیە ئەوانێ بڕێ فەرقیە زۆربەی هەرە زۆری بە 15,000 بە کەپسی ئەدی ئۆردەر بە چەندە؟ گەمەی ئۆردەر؟ ئۆردەر بە 15,000 دراگۆن ئیج 15,000 واچ داگز 15,000 دووەکەی 20,000 تکنۆ مانجە ئەویش 15,000 هیتمانەکان بە چەندە؟ ئەوە ستیل بووکە ئەوی یەکەم ئەویان با 30,000 بەشی دووەمیش بە 15,000 زۆر چاکە گاڵەفۆ بوویتە چەند؟ 15,000 سپایدەرمانەکەش هەرگۆتە 15 ئەویان بە 20 بە 20 سپایدەر ئەو گەمە ڕاقیەکان دیارە سەرەکان هەندێک دیارە لە بۆ گەمەی ڕزنیڤڵ 3 ریمیک بە 25,000 25,000 بلاتبۆرن بلۆدبۆرن 20,000 ئەنچارت لۆز لەگەسی 15,000 ڕزنیڤڵ
پێنجەکەی دیڤڵ 5 بە 20,000 20,000 دووەکە دووەکە 20,000 20,000 سنایپەر سنایپەر کۆنتراکت 2 بە 20,000 20,000 هاردلاین هاردلاین 15,000 جەستکۆس جەستکۆس 15,000 گۆستریکۆن گۆزریکۆن 20,000 متالگەر سۆڵید 20,000 وادلاندەکەی گۆستریکۆن برێک پۆینتەکەش ڕە بە 20,000 باتفیلدێکەکە بە چەندە باتفیلدەکەەکە 15,000 ئەساسینەکان بەگشتی ئەساسینەکان بەگشتی ئۆدیسیەکە 15,000 یونیتەکە 20,000 سندیکیتەکە 20,000 ئۆریجنەکە 15,000 ڤالهالایەکە 25,000 کلزۆن کیلزۆن 15,000 GTA لە ترالۆجی تریلۆجی بە 30,000 فایفەکە مستعمل 15,000 ردت 25,000 ئەز ئەلکترۆنیک 25,000 زۆر چاکە پاڕنجەرسەکە بە چەندی بوو کامەیە پاڕنجەرس ئەیش 20,000 بە کەپسی 20,000 زۆر چاکە لێرانەگەمەکان دیارە تاڕادێک ئەو جەستارە پێشتە بەس لە پلەیستێشن 3 هەبوو نەمدی تو لە چاری ئەویان بڕێک گرانە نرخی لاندی فەرقی ئەویان بە 40,000 ئەو چگۆگەمێ دەگمەنە لە بۆ پێسوەڕ لێرانە ناڕتوەکان بە چەندە ناڕوتوەکەیە بەشی چار بە 20,000 دراگۆن بۆ فاتەرزێت دراگۆن بۆڵەکە ئەیش 20,000 زۆر چاکە لێرانە ئەو دەستکانەوی سیرێسی بە چەندیە وان و دەستی سیرێس سیریەسی ئەوانە بە وایەرە ئەوانە بەڵام. 30,000 30,000 ئانە تیجارینە بەڵێ تیجاری ئەدی ئەوانە ئەوانە شەری سیریەسی نەتیجارینە ئەوانە بێوایە ئەوانە بە 55,000 55 ئەدی ئەوانە دەستی هیوانی وەنی بە وایەر بە 30,000 30,000 360 سارەکان 360 بێ وایەر بە 25,000 بە وایەریشمان هەیە ئەو بە وایەرانە بە 10,000 بە 10,000 ئەو هێسێتانە کە هێژدە و ئەو بابەتانە هەمووی 20,000 ئەوی ها بەناوی تو بە 20,000 دەیبێت زۆر چاکە داشکانە کەی بیستوانە هەمووی تێدایە ئەو K5 ئەم هەیە K5 Pro K5 Pro 25,000 25 ئەو شتەش تایبەت ئەو K5 Pro ئەدی ئەو وایرلێس ئەو وایرلێسەشمان هەیە ئەوە بە 30,000 ئەی بەناوی تو بێت بە 25 دەیبێت زۆر چاکە دی دەستی PS4ی ئەسلی بەسەندە PS4 ئەوە ئەسڵ نییە تیجاری بە 20,000 20,000 ئەسلیشمان هەیە مستعمل ئەوروپی بە 40,000 40,000 خاوێن خاوێن زۆر چاکە لێرانەگەمەکانی PS5 مان دەکەمی PS5 دۆڵمن دۆڵمەن بە 25,000 بە کەپسی ئۆڤەڕایت دوو ئەوەش 25,000 باکفۆر بڵات باکفۆر بڵۆت 30,000 سێرلۆڤلۆت ئەوە بە 20,000 برێکفەست ئەوە بە $30 بانان ئەوە بە 25,000 جومانجی جومانجی بە 45,000 Immortal Phoenix Rising ئەویش 25,000 لێرانە Outriders Outriders 25,000 25,000 ئەو مۆنستەرە بە چەندە ئەوە بە 35,000 35,000 لیجن لیجن بە 25,000 مارتایز دێت مارسایز دێت 20,000 دەسلو دەیتو 25,000 ئەوە 20,000 میدن NBA 20,000 22کەی 25,000 زۆر چاکە ڕایدەوانمان باس کرد گاڵەتی گەر بە چەندە ئەویان 25,000 بە کەپس 25,000 دیڤیژن لە بۆ PS4 عادەتەن 15 هەم بەشە هەموو بەشەکانی بە 15 گاڵفۆرەکە لاتۆفۆرەکە 15,000 15,000 ڕێنبۆ بە چەندە ریمبۆ 10,000 10,000 بە کەپسی بە چەندە بە کەپسی منی زۆر چاکە لێرانە تایتن فۆڵ دوو ئەتوفاڵ بە 15,000 15,000 فەید تو ساینەنس فەید بە 20,000 20,000 فیفا 20 بە چەندە فیفا 20 بە 40,000 40,000 لە بۆ PS5 PS4 PS5 بە چەندە ئەویش مستعمل هەر لەو دەورەیە 40,000 زۆر چاکە هەندێک گەمەی Xbox One-یشیان هینایە ساریانە دەوری چەند لەو چەندە عادەتەن زەکری و 15,000 بلاگۆ پرسێ 25,000 فاینال فانتازی بە 20,000 دێد رایزینگ 15,000 فۆر هۆنۆر 15,000 کوانتۆم برێک 15,000 GTA بە 20,000 لە بۆ Xbox One بەڵێ ڕێدێدیش بە 25,000 زۆر چاکە گەمەکانی وانیش بەدەست دەکەوی لێرە بە CD لێران هەر جیازێک شتێکتان ویست PS5 دیجیتاڵەکەمان لەبیر چووە
أيام PS5 بتسنديا. دیجیتال تقریبا ماوەش زۆرە دەبینە بە 670 دلاری فەرقە لەگەر هرزانترا طبعا تقریبا بە 430 دلار زۆر چاکە سارەکانیان هاتە خوارێ فەرقەش باشی کردووە لەبۆ هێسێت و شتەکانیش ویستویەکەکانیشیان هەیە بێرانە ساریوان چەندە V21 20 زۆر چاک